شانۆی سەرشقام لە هەموو جیهاندا بینەرێکی تایبەت بەخۆی هەیە کە بابەتەکانی زۆرجار لە کێشە کۆمەڵایەتیەکان و ئەو گیر و گرفتانەی کە زیاتر کۆمەڵگا بەدەستیەوە دەناڵێنێت یاخود گیرۆدەیە دەخاتە ڕوو و بینەرێکی تایبەت بەخۆی هەیە و لە زۆرێک لە شار و شارچکەکانی کوردستاندا پێشکەشەکرێت. لە ئێستادا شاری پیرانشار میوانداری یەکەمین فستیڤاڵی شانۆی سەرشەقامەکات. شاری پیرانشار لە ڕۆژهەڵاتی کوردستان میوانداری یەکەمین فستیڤاڵی شانۆی سەرشەقام دەکات. یەکەمین فستیڤاڵی نمایشی سەرشەقام لەژێر ناوی زاب بە هاوکاری کۆمەڵەی هونەرە نمایشیەکانی پارێزگای ورمی و بەشی فەرهەنگ و ئیرشادی پیرانشار دەستی پێکرد. حەفدە ئەسەر بوون، سێ چوار مانگ لەوەی پێش خەریک بوون داوەرەکان حەود ئەسەری نەهایان ئینتخاب کرد بۆ کۆتایی بۆکان ئامیان دواوە تکا بە خۆیە و شاری خانەیە و ئومێدن هەیە کە خۆشەویستان و هونەر دۆستان حمایەت بکەن و چەند ڕۆژەیدا کە ئەو هونەرمەندانە ئەمە دەتوانم بڵین میزبانێکی شایستە بین بۆ خۆشەویستان لە پێنج شاری جیاوازی شاری ڕزا وەک خۆیە وەک تکابەیە وەک میان دواوێ بۆکان و شاری خانەیە کە دەستخۆشی دەکەم. سلام دوربین، ما کرد هستیم، بیکار هستیم، کلبر هستیم، هشت از ما میکشن، میگن نفرکی کشتیم، ما بدبختیم، کار و کسبی نداریم. دوربین بەناوی خوانازیلا ئەمینیم کارگەردانی کاری سانی هادەرگۆزەران لە شاری بۆکانەوە هاتیم بۆ ئێرە. کارەکەمان چەند ئەپیزۆدا کە لە مۆردی معزەلاتی ئیجتیماعی و گرانی و تەلاق و ئەوەی کە ئەوزای اقتصادی چ کاریگەریەکی لەسەر زندگی خەڵک بووە لە مۆردی ئەوە بوو. ئستقباڵی خەڵک زۆر خاص بوو باوجودی ئەوەی کە ئەڤڵین بارە لە شاری پیرانشار جەژنوارەی تەئاتری خیابانی بەرگوزارەوێ بەڵێ خەڵک زۆر بافەرهەنگ زۆر جوان پەزیراییان لێ کردین، پەزیراییەکە هەروەی کە وێسان و تمشای نمایشەکەمانیان کە تا ئاخر سەبوران و تەشویقیان کردین و پێکەنان و بەدەمانەوە بوون بۆ ئێمە یەک دنیا بوو. ئینشەڵڵا کە جەژنوارەی زاب حەچی ساڵە بەردەوام بەرگوزار بێت و بێت چێتە سەتحی بینولمەلەلی و سەراسەری و حەوت گروپ لەسەر جەمشاد و شارۆچکەکانی پارێزگای ورمیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداری ئەم فستیڤاڵە بوون. ئامانج لەم فستیڤاڵە نیشاندانی بار و گوزەرانی هاوڵاتیان و بەگشتی کێشە کۆمەڵایەتیەکان بوو کە ئێستا بەشێکی زۆری ئەو کێشە و گرفتانە بەرەوکەی تاک و کۆمەلگای گرتووە. هندێکیان باسی کێشەکانی کۆمەلگا دەکەن کە ئێستا تووشی بووینە، دیارە باسی نەهامەتەکانی کە بەسەرمەدا دێن ڕابطی بینی کچ و دایک یا مەسەلەن ئینسانەکان کابرا کرێکارە کابرا کۆڵبەرە باسی وان دەکات و باز بکەمە وردەوارەی لای زیرەکانی کۆمەلگاش بین و خۆمان پێ بێگانە نەبێت لەگەڵەوانەوە. بە خۆشبەختیەوە ئەمن لەو کاری جەشوارەدا بەڕێوبەری ئەواملم و کاری فەزای مەجازیم لە ستۆیە و ئینشاءالله کە کاری ئەوایندیکە ئیجراکانیش بەڕێوە دەچن و میزبانێکی باش دەبین بۆیان. کاریمە دەموردی ڕەوابەتای ئاسیپای ئیجتیماعیدا بوو کە دەموردی اقتصاددا دەموردی سەختگیری‌هایی کە بەسەر خانمان و ژناندایە لە بابەت گیر و گرفتهایی کە لە شاری گەورە هەیە و ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و دوای تەواوبوونی فستیڤاڵ باشترین تیمی شانۆکار لەلایەن لێژنەی دادوەریەوە خەڵات دەکرێت.